ئەم کاتان باش بینەرانی عزیز خۆشحاڵم کەوا لە بەرنامەیەکی نوێی ئێواری سلێمانی لەگەڵتانم بۆم ئێوارەیەش تەوەرێکی پەروەردەیمان ئامادە کردووە بۆتان لەگەڵ میوانەکەم خاتوشنۆ نووری عەبدوڵڵا سەرپەرشتیاری پسپۆڕی کارگێڕی و هەروەها شارەزا لە کارگێڕی بەخێر بێشنۆخان خۆشحاڵین کەوام ئێوارەیە لەگەڵمانە بوویت. سپاس بۆ بەڕێستان. بینەران وەک دەزانن یەکێک لە ئامانجەکانی گێتی ئافرەتانی کوردستان گرنگیدانە بە پەروەردە هەر بۆیە لێرە بە گرنگمانزانی کەوا بۆم ئێوارەیە باز لە پەروەردە بکەین و ئەو گۆڕانکاریانەی کەوا لە سیستەمی پەروەردەی ئاڕۆیان داوە. خاتوشنەوە ئەمە لێەوە دەست پێ بکەم گرنگی پەروەردە بۆ بنیادنانی کۆمەڵگەیەکی تەندروست چییە؟ دەستان خۆش بێ پرسیارێکی زۆر بەجێ زۆر جوانە و سپاس کە بەو پرسیارە گرنگە دەستت پێ کرد. ئێمە هەموو دەزانین لە درێژایی مێژوودا ئەو وڵاتانەی کە لە ئێستادا گەیشتون بە بەرزترین ئاستی زانستی و بە وڵاتە سەرکەوتووەکاندا دەنرێ بە وڵاتە پێشکەوتوەکاندا دەنرێن سەرەتا لە گۆڕانکاری پەروەردەوە دەستیان پێکردووە گرنگیکی تاویان بە پەروەردە داوە بە هێواشی و بە ستێپ بای ستێپ توانیویانە پێشکەوتن بکەن لە خوێندنەکانیان لە شێوازی خوێندنە لە مامەڵەیان لەگەڵ ئەو مناڵانەی کە دەبنەوەی داهاتوو بۆ کۆمەڵگەکەیان هەر بۆیە پەروەردە بناغی دروستکردنی کۆمەڵگایە. ئەگەر ئێمە بمانەیە کۆمەڵگەکەمان بکەین بە کۆمەڵگایەکی پێشکەوت و کۆمەڵگەکەمان بخینە ئاستی ئەو وڵاتانی کە لە داهاتووە پیان دەوترێ وڵاتە پێشکەوتەکانە ئەبێ بە گۆڕانکاری لە پەروەردە دەست پێ بکەین و نابێ ئەم گۆڕانکاریانەش بە شێوازێک بێ کە بڵین ئەمڕۆ گۆڕانکاری لە پۆلی 12 دەکەم دوای گۆڕانکاری لە 10 دەکەم یاخود لە 9 یا دوای ئەچمەوە سەر پۆلی یەکی بنەڕەت نەخێر. گۆڕانکاری بەو شێوازە هەڵەیە. من بە داوای لێبوردنەوە دەڵێم لە ماوەی ڕابردوو ساڵ چەند ساڵانێک پێش ئێستا بەو شێوازە گۆڕانکاری کرا بۆیە نەمانتوانی ئێمە دوای 20 ساڵ بچینە و ئاستەی کە ئێمەی پەروەردکار خوازیاری بووین بەداخەوە. ئەگەر هاتو گۆڕانکاریەکە سەرەتا لە مناڵی باخچەوە دەستی پێ بکردە دوای ئەم مناڵانەی باخچەکە ئەم بە شێوازە پەروەردەیە تازەیە پەروەردە بکرانێ ئەمانە بچوونەتە پۆلیەکی بنەڕەت وردە ئەم گۆڕانکاریانە بە هاتاتە ئەچۆ پۆلی 12 دواتر ئەمە ئەچووە زانکۆ. باوەڕتان هەبێت تا ئێستا ئێمە چەندجیلێکی پەروەردەیی زۆر تێگەیشت و زۆر سەرکەوت و زۆر متمانە بەخۆ باوەڕ بەخۆ من هێنایە ناو کۆمەڵگە و کۆمەڵگەشمان زۆر بەرەو پێشەچوو. بەڵام من لێرەوە ئێڵم جارێکی تر کە ئێمەی پەروەردکار بەداخۆ چەند جارێک داوامان کرد کە لە کاتی خۆیدا لە ساڵانی 2000کاندا دەمانوت تکایە گۆڕانکاری بەم شێوازە نابێت گۆڕانکاری بەوە نابێت لە دیوارێک بمانەوێت دیوارێک چاکەین بلۆکێک لێرە دەرهێنین بلۆکێک لە بەشی سەر و بلۆکێک لە خوارە ئەوە ئەوەندەی کە ناشرینی دەکات ئەوە چەند خەریکیشی بیت ناچێتەوە ئاستێک کە بتەوێت تۆ ئەو دیوارە بڕوخێنیت و لە بناغەوە دروستی بکەین. ئەمە وای کردووە کە ئێمە تا ئێستا لەو ئاستەیانین کە ئێمەی پەروەردکار خوازیاری بین یاخود دایک و باوک خوازیاری بێ یاخود کۆمەڵگەکەمان بەگشتی بڵێن ئێمە ئێستا لە کۆمەڵگەیەکی پەروەردەیی پێشکەوتووە دەژین. هەر بۆیە ئەگەر ئێمە بمانوێت وڵاتەکەمان پێشخین دەبێت گۆڕانکاریەکی جەزری بناغەیی لە باخچەوە بکەین سەرەتا بە پەروەردەکردن و ڕاهێنانی ئەو مامۆستایانەی کە هەڵەسن بەو ڕۆڵە. دواتر ئەو مامۆستایانە ئەوەی کە وەریان گرتووە لەو زانست و زانیاری و خبرەی کە لە ئەنجامی ئەو دەورانی کە دیویانە ئەمانە بیگەێنن بە مناڵەکان. شێوازی مامەڵەی مامۆستا لە سەرەتای هەموو شتێک و زۆر گرنگە چۆن شێوازی مامەڵە لەگەڵ مناڵێکە ئەکا چۆن متمانە بە مناڵەکە چۆن وا لەو مناڵەکە کە ئەم مامۆستایە بەڕاستی کە مناڵەکە سەیری کرد بە قدوەی خۆی سەیری بکە. مامۆستاکە لە هەموو شتێکدا دەبێ ئەوەندە تەواو بێ ئەمانە پێرفێکت بێ هیچ کەلینێک بۆ مناڵەکە بەجێ نەهێڵێ کە ئەو مناڵە بڵێ ئەی بۆ مامۆستاکەم ئەو هەڵەی کرد چووکە مناڵەکە لەبەر چاوی مامۆستاکە لەبەر چاوی مناڵەکە کەسێکی زۆر گەورەیە خۆی لە خۆیدا ناوی مامۆستا ناویکی زۆر گەورەیە. لەبەرەوە ئەگەر ئێمە بین تەماشای ئەو وڵاتانە بکەین کە زۆر پێشکەوتون وەکو فینلەندا وەکو یابان زۆر پێشکەوتون لە بواری پەروەردە و لە ناحیەی تەکنۆلۆژیا و لە هەموو لایەنەکانیکەوە تەماشا دەکەین بە گرنگیدان بە پەروەردە بە نان و تەخسیسکردنی میزانیەکی زۆر باشی ئەو وڵاتە بۆ کەرتی پەروەردە توانیانە
پەروەردە پێش بخەن ئەو بابەتە زۆر لە خۆ دەگرێ خاتونی بەڕێزم ئەگەر بین باسی بکەین بەڕاستی بێ 26 بەرنامەی بۆ تەرخانکەین چووکە بابەتێکی زۆر باشە زۆر هەستیارە زۆر شتی ئەوێ کە بیر و ژێنی تا ئێمە بتوانین قسەی تەواوی لەسەر بکەین بەڵام بە هەرحاڵ بە نسبەت حکوومەتی هەرێمی کوردستانەوە توانیوێتی باشتر لە حکوومەتی ناوەندی عێراق هەنگاوی بەرەو پێش بەرێت و شێوازی سیستمی پەروەردەی ئێستا بگۆڕێ بە شێوازێکی تازەگەر کە پێت خۆش بۆ ئەتوانین قسەی لەسەر بکەین. باس لەواکەی کە سیستەمی پەروەردەی هەرێمی کوردستان گۆڕانکاری کردو و لە هەنە خاڵدا جیاوازە لە سیستەمی بەغداد. بەڵێ ئێمە لەگەڵ حکوومەتی ناوەندا بەڵێ جیازیمان لە پەروەردا هەیە ئەگەر کاتت هەبێ بیگەڕێنەوە بۆ ساڵانی پێشوون بیدایەتی ساڵەکانی 2000 کە بیدایەت کە بەرنامەی پەروەردەی ئێمە گۆڕا و یعنی بەرنامەی پەروەردەی مانوای لحات سیستەمەکەمان کرد بە نیزامی کۆرسات کە قوتابی کۆرسی یەکەمی ئەبێ کۆرسی دووەمی ئەبێت کۆرسی یەکەم کە ئیمتیحانی دا و تەواو بوو هیچ پەیوەندێکی بە کۆرسی دووەمە نابێت لە تاقیکردنەوە ساڵانی پێشوو نیزامی سعی سەنەوی هەبوو پێوترە سعی سەنەوی واتە تاقیکردنەوە ئەکرا شوێکی نیوەی ساڵ هەبوو دواتر تاقیکردنەوەیکی تر ئەکرا و بە هەمان شێوە لەگەڵ ئەوەی نیوی ساڵە سێ تاقیکردنەوە بوو کۆ ئەکرایەوە و نەتیجەیەک بۆ خوێنکار بۆ قوتابی دەرئەچوو بەمە ئەچۆ کۆتایی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵەوە بەڵام لای ئێمەوانە تاقیکردنەوە دەکرێت بۆ کۆرسی یەکەم کۆرسی یەکەمیش چەند تاقیکردنەوەیکی زارەکی لە خۆی گرێت تاقیکردنەوەی نووسینەکی لە خۆی گرێ هەڵسەنگاندن بۆ قوتابی شێوازی ڕفتاری قوتابی ئایا ئەم قوتابی یعنی بەوە حساب ناکرێت تەنیا زانستەکەی چەنە گۆڕانکاریەکە لەوایە ڕفتاری قوتابی هەڵسوکەوتی قوتابیش هاتۆتە ئاراوە بۆ نمرە کە ئەمە خۆی لە خۆیدا شتێکی زۆر باشە بەڕاستی ئەمە وای کردووە کە بە نیزامی کۆرسات حکوومەتی هەرێمی کوردستان دوو هەنگاوێک بۆ دوو هەنگاو زیاتر لە پێش حکوومەتی ناوەندەوە بین ئێمە ئەگەر لە ساڵانی 2000ەکاندا بە حکمی ئەوەی کە من نوێنەر بووم لە نوێنەری پەروەردەیی بووم لە ڕێکخراوی NDI ئەمریکی هەستین بە ئەنجامدانی کۆنگرێکی زۆر گەورە لەسەر ئاستی عێراق لە هەموو شارەکانی عێراق لە یەک کات و ساتدا ئەو کۆنگرەیەمان بەست ئێمە وەکو نوێنەرێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کۆنگرەکەمان لە هەرێمی کوردستان لە هەر سێ پارێزگاکەی هەولێر و سلێمانی دووەک لە یەک کاتتا کرد کەسانی زۆر شارەزا و توانای پەروەردەییمان بان کرد باسمان لەوە کرد کە ئەم گۆڕانکاریانە چەند سوودی ئەبێ چۆن بتوانین ژێرخانی پەروەردەییمان بەهێزکەین تاوەکو بتوانین هەنگاوێک بۆ دوو هەنگاو پەروەردە بەرەو پێشبەرین لەویشەوە کە بتوانین حکوومەتەکەمان و هەرێمی کوردستان زیاتر بەرەو پێشبەرین خۆشبەختانە کاری باشمان لەسەر کرد بەس هەر لەو کاتەدا کە بەداخەوە کە ئێمە لە مؤتەمەرەکەی عەرزی ئەفلام و شێوازی بینا و قوتابخانەکانی هەم ناوەند و خواردوی عێراقیشمانە کرد و هەم هی باکووریش ئێمە لە چاو ئەواندا بەڕاستی پاشا بووین بەداخە ئەوان لە زۆر لە لادیەکانە قوتابخانەیان هەر نەبوو قوتابخانەکانیان وێران بوو منداڵ لەسەر عەرزدا دەنیشتن لە ژوورێکی گڵدا ئێمە لە چاو ئەوانە بەڕاستی وەکوا بوو لە دوو وڵاتی زۆر جیاوازا بین ینی خۆشبەختانە ئێمە لە بیدایەتی 2000ەکانەوە هەنگاوەکانمان زیاتر باشتر بەرەو پێشناوە و ئێستش بە تەواوەتی سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستان گۆڕاوە بە شێوازێکی تازە وای لاتۆ قوتابخانە و خوێندنگەکان لە هەمویان لە ناو تاقیکردنەوەیکی بنیادنانی تەواوی پەروەردەیین هەر بەرنامەکە ناوی بنیادنانی پەروەردەیی و بنیادنانەوەیکی تازەی سەر لە نوێی پەروەردەیی ئەمە جوای کردو ناوی ئێمەی سەرپەرشتیاریش گۆڕاوە. بەڵێ ئەو ویستم ئەو پرسیارەت لێ بکەم لە پێش بەرنامە باسی ئەومان کردکەوە ناوی سەرپەرشتیار گۆڕاوە بە هاوڕێر کابەر ڕەخنەگەر بەڵێ ئەم گۆڕانکاریە بۆ و مەبەستیان چیە لەم ناوە؟ بەڵێ ئێمە جاران سەرپەرشتیار بووین بگرێ پێش ئێمەش لە ساڵی هەفتاکان کە دایرەی ئیشرافی اختصاسیدانا نایان مشریف بوو ئیتر خۆی لە خۆیدا کە مشریفە چۆن ئەو مەکتەبەوە ئەترسێکی دروست دەکرد بەڵێ ئیتر هەمووی ئەترسا هەمووی کەوتە حاڵەتێکی ئیستعدادی تاوە دوای ئەوەی ئێمە گۆڕین بووین بە سەرپەرشتیار واتە سەرپەرشتی ئیشەکە بکەین و ڕێنمایی بدەین بەس ئەوە بوو بە پێی پسپۆری ئیشمانە کرد بۆ نمونە من سەرپەرشتیاری پسپۆری کارگێڕی بووم تەنها کاری من ئەوە بوو کە چوومە ناو قوتابخانە و خوێندنگەکانەوە لەگەڵ بەڕێوەبەر و دەستەی کارگێڕی قوتابخانەکان ڕێنماییم ئەکردن تەماشای سجلاتی مەکتەبەکە ینی ئیشە کارگێڕیەکان چۆن بەڕێوە دەچێت و هەروە بە هەمان شێوە هەر سەرپەرشتیارێک ئێمە لە بەروی بەشی ئامادەین پسپۆرین وەکو پەروەردەیینین وەکو بەشی بنەڕەتەکە ئێمە پسپۆرین پەروەردەیەکان تا ڕادێکی زۆر پسپۆرەکان وەکو ئێمە تایبەت نییە بەڵام هی ئامادەیەکان
تایبەتە کیمیا فیزیا ئەحیا بم ینی شێوازە ئێوە پۆلەکانی 10 و 11 و 12 دەگرێت بەڵێ لەبەرەوە ئێمە مەسەن سەرپەرشتیاری کیمیا دەچوو تەنها مامۆستاکانی کیمیایی دەدی کیم ئەحیا دەچوو تەنها ئەحیای دەدی بەڵام لە بنەڕەت تاوانێ کە زانست دەچێت مامۆستای کیمیاش و فیزیاش و ئەحیاژە بینێ بەڵام لە ئامادەیی بەو شێوە بوو ئێستا ئەوەش گۆڕا ینی ئێستا ئێمە مەرحەمەلەی دووەمیشمان تێپەڕان ئێستا لە مەرحەلەی سێمین ناوی ئێمە گۆڕا بە هاوڕێی ڕەخنەگر بۆچی کە من ساڵانی پێشوو کە سەرپەرشتیارێک بووم ئەگەر هاتوو سەرپەرشتیاری پسپۆری کارگەڕی وەکو پسپۆرەکەی من لەو پەروەردەیە لەو یەکەی سەرپەرشتی کارکردنا کەم بووە دەبواە هەموو قوتابخانە خوێندنگەکانیان بەسەر ئێمە دابەش دەکرد و لەوانەی 20 بۆ 30 مەکتەبم بەرەکەو بەڕاستی بۆ شێوە سەرپەرشتی مەکردن ئێستا هەمومان 1 بۆ 2 مەکتەبمان هەیە بەڵام چۆن لە هەموو وردەکاریەکانی ئەو مەکتەبە لەگەڵ خێزانی ئەو خوێندنگەی ئێمەش خێزانی ئەوانین ئاگاداری هەموو شتێکین ئاگاداری گەورە و درشت و هەموو کێشە و گرفتەکانی ناو ئەو خوێندنگەین لەگەڵ یەکە بێ یەکەی خێزانی ئەو قوتابخانە و خوێندنگەیە هەڵس و کەوت دەکەین ماوەیەکی زۆر دەمێنینەوە لە ناو مەکتەبەکەیە ئاگامان لە هەموو کێشەکانە ئاگامان لە وەزعی هەموو تەلەبەکانە ئاگامان لە وەزعی هەموو مامۆستاکانە هەموو پسپۆڕیەکان ئاگامان لە وەزعی ئیدارەیە هەنگاو بە هەنگاو دەستیان دەگرین و لەگەڵیان نەڕۆین پێکەوە ئەمانەی مەکتەبەکە پێش بخەین چکە ناوینراو بنیادنانی پەروەردەی سیستمی تازەی بنیادنانەوە مادەم بنیادنانەوەی کەواتە هەموو دەستی یەکمان گرتەوەکو ئەڵلقەیەک هەمومان پێمان دەوترێ خێزانی ئەو قوتابخانەیە ئەم خێزانە هەمووی پێکەوە تەنها مامۆستا و مدیر و سەرپەرشتیار نییە بەڵکو مامۆستا و مدیر و سەرپەرشتیار بە کەسوکاری تەلەبەشەوە ئێمە هەموو لە بازنەیەکین کە چەقی ناوڕاستی بازنەکەمان قوتابیەکانە هەمومان پێکەوە دەست درێژ دەکەین بۆ ئەم قوتابیانە بەرزیانکەینەوە بۆ ئاستێکی باش تاوەکو لە ڕێی ئەوانەوەنەوەیکی باش بخەینە ناو کۆمەڵگاوە تاوەکو لە ڕێ ئەوەوە باشەشە کۆمەڵگا بەرەو پێشبەرین شتەکە هەنگاوەکان ستێپ بای ستێپە هەمووی ئەمە لەوانەیە کاری ئێمەی قورستر کردێ بەڕاستی بەڵام خۆشحاڵین پێی بۆچی خۆشحاڵین پێی لەبەر ئەوەی ئەتوانین لە ئایندێکی نزیکدا بڵێن ئێمەش وەکو کەسانی پەروەردەی توانیومانە بەردێک بخەینە سەر بناغی پێشخستنی کۆمەڵگاکەمان بۆیە لەبەر ئەوە ئێستەکەوا ئاڵین ئاگامان لە هەموو کێشەی مەکتەبەکە هەیە ئاگامان لە قوتابیەکانمانە ئاگامان لە مامۆستایانە بەچیاتی ئەپەڕن بەردەوام ڕێنماییان ئینێ سمیناراتیان بۆ ئەەکەین ئەمە ڕاستە ئەمە غەڵەتە ئەم شتە ئەبێ وابێ ئەوانە بێ ئەوانیش بەڕاستی من خۆم کە دوو مەکتەبی ئامادی لە سلێمانی کە لە زیمەتی منە و من سەرپەرشتیانەکەمەکۆ هاوڕێی ڕەخنەگەر ئەوانیش زۆر خۆشحاڵن بەم کاری ئێمە ئەوانیش زۆر مرتاحن لەگەڵ ئێمەیە ینی هەستەکەن ئەڵن فعلەن بەڕاستی هەستەکەین کە هەنگاوەکانمان پێکەوە ئەنین ئێوە دوور نین لە ئێمە وەکو جاران فەراغ نەبوو بەس تەنها ئەبواە بچوویتایە و ئەمرە بکردایە و بەهاتی دااتێری نەخێر هەنگاوەکانمان بۆ پێشخستن هەموو پێکەوە هەنگاوەکان قاژە بینە پێشەوە بەیەکەوە لە یەک کاتدا هەموو هەنگاوەکانمان بەرەو پێش ئەبین ئەو مەکتەبە بەرەو پێش ئەبین تەمان تەنها ئەوە نیە ئێمەوەکو هاوڕێ ڕەخنەگر بەڵکو ئێستا لە 29 یەکەوە ئیتر دەست بەوە دەکرێت هەڵسەنگاندن بۆ ئەو کارانە ئەەکەین خۆی گرنگترین شت لە ئیشە هەموو کارێک ئەوەیە کە تۆ کارێک دەکەی دوای تۆ چۆن هەڵسەنگاندنی بۆکەین ئایا بزەبت ئایا ئەو کاری تۆ کردوتە لە ماوەی ڕابردوو تا چەند باش بووە پێویست بەوە دەکا لە کوێ لە چ خاڵێکا لە سەری بۆستی تو باشتریکەی ئەی چ خاڵێک کە زۆر باش بووە کە پێویستەوە بەوە ئەکات بیهێڵیتەوە بۆ باشیە نەهێڵی دابەزێ ئەی چ خاڵێک زۆر لاواز بووە کە تۆ پێویستت بڵێ دیاری بکەیت و سەری بخەی ئێمە ئێستا کار لەسەر 25 ستاندەرەکەین لە مەکتەبەکانە ئەمە تەبعاً دوای دراسەیەکی زۆری حکومەتی هەرێمی کوردستان کە دەستیان خۆش بێ بە سوپاسە بە ڕێنمایی لەگەڵ بە بەرنامی بریتیش کانسڵ لەگەڵ ئەو بەرنامە وڵاتە پێشکەوتوانە کە هەمویان وەریان گرتووە خەبیرانە وەریان گرتووە هاتوون 25 ستاندەریان بۆ مەکتەبەکان داناوە ئێمە کار لەسەر ئەو 25 ستاندەرەکەن ئەو 25 ستاندەرە هەموو شتێکی ناو مەکتەبەکە دەگرێتەوە تەنانەت بە دراوسی مەکتەبەکان و بە کەسوکاری تەلەبەشەوە هەمووی ئەگرێتەوە چۆن ئێمە ئەمانە هەر خاڵە لەو 25 ستاندەرە ئیشی لەسەرەکەین مدیر چۆن ئەەکەی بە مدیرێکی سەرکەوتوو قدووە فعلەن سەرکردە بێ لە ناو مەکتەبە فعلەن بڕیار بەدەست بێ ئێمە ڕێگەکەی پیشانەین بەڵام ئێمە جاران مشریفەکە بڕیار بەدەست بوو سەرکردەکە بووی ئێستا ئێمە سەرکردایەتەکەمان ناوە بە بەڕێوەبەرەکە ئەو بەڕێوەبەرە فعلەن چۆن ئەەکەی تۆ بە کەسێکی سەرکەوتوو چۆن وایلی ئەەکەی بتوانێ کە هەڵسەنگاندن بۆ مامۆستاکانی ژێردەستی خۆیەکە کاریگەری لاوەکی کاری تێنەکە ناسیاوی ڕەفیق ماوایە وایە نەخێر بەڕاستی لەسەر
5 ستاندەری پەروەردەی ئەو مامۆستایە هەڵسەنگێنێ. ئەی ئێمە چۆن بەڕاستی ئەو مدیرە لەسەر ئادای و کەفاەتی و ئیشەکانی هەڵسەنگێنین. ئەمە وامان لێ دەکای ئێمەی سەرپەرشتیاریش و بەڕێوەبەریش و مامۆستاکانیش و کە سوکاری تەلەبەش و تەلەبەش بتوانین لە داهاتووە بیرکردنەوەکانمان بگۆڕین، بیرکردنەوەکانمان و شێوازی ئادای ئیشکردنەکانمان بەپێی تواناکانمان بێ. بڕیار لەسەر کاری بەسەن بەڕێزت بم بەپێی تواناکانت، نەک بڕیارت لێ بم لەبەرەوەی من لە پێشتر تۆم ناسیەوە، نە ئەداکەت چەندە بەپێی ئەوە نمرت بۆ دانێم. ئایا پێویست بەوە ئەکا من زیاتر ڕێنمایت پێ بەخشم تۆ ئەداەکەت باشتر بکەیت یا ئەداەکەت لە ئاستێکی باشە و پێویست بەوە ئەکا بتێڵمەوە لەسەر ئەو ئاستە باشە. ئەم بەرنامەیە زۆر بەرنامەیەکی باشە. بەرنامەکە خۆی لە خۆیدا ئەو 25 ستاندەرە ئەگەر بین باسیکەین هەر ستاندەرێکی بەرنمەیەکی تایبەتی ئەوێ کە زۆر بەوردی باسی بکەین. بەڵام خۆشبەختانە ئێمە هەموو هەرێمی کوردستان ئێستاکاری لەسەرەکەین، خۆمان زۆر پێوە هیلا کردووە، زۆر بە وردەکاری ئەچینە ناو وردەکاری بابەتەکانەوە، بەردەوام لە ئاڵوگۆڕی زانیاریان سەرپەرشتارەکان لەگەڵ یەکتر، لەگەڵ کەسانی خاوەن شارەزایی زیاتر، لەگەڵ بەڕێوەبەرەکان، لەگەڵ مامۆستاکان وای لێکردین بەردەوام ڕۆژانە بۆ ساتێکی شناوەستین، بەردەوام لە ئاڵوگۆڕی زانیاریان تاوەکو بتوانین بچین ئەو ئاستەی کە بەڕاستی کە وەزارەتی پەروەردە پێی خۆشە کە مامۆستایان و سەرپەرشتیاران و خوێندنگە و قوتابخانەکانی بگەنەوە ئاستە. باشە مامۆستاشنەوە باسە لەوە کردکەوە لە نوێگەریان لە مدیرەوە لە بەڕێوەبەرەوە هەتاوەکو قوتابی بە دراوسەکانی ئەو قوتابخانەیەشێ ئەو دەستان کردو بەکارکردن لەسەری، بەڵام دەبینین هێشتا لە ناوەندەکانی خوێندنە کۆمەڵێک کێشەی کۆمەڵایەتی و دیاردەی کۆمەڵایەتی ڕوئەیە کە ناکرێت لە ناوەندێکی خوێندنە ئەم ڕووداوانە ڕووبات. تۆم هۆکارانە بۆچی گەڕێنێتەوەوانە؟ زۆر ڕاستە ئێمە بەم شێوازە وەکو باسم کرد ئێمە دەستمان کردو بە ئیش و بەم شێوازە هاتوینەتە ناو ساحەی مەکتەبەکانەوە کە ئیشی تا بکەین، بەڵام ئێمە نابێت شتێکیشمان بیر بچێ بەڕاستی. کۆمەڵگەی کوردی وەکو هەموو کۆمەڵگەکانی تری جیهان و بە تایبەتی ئێمە لە بە تایبەتی با هەر نەڵێن کوردستان و عێراق بەڕاستی با ئێمە بڵین وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست بەگشتی لە بازدانێکی تەواوی کە وڵاتانە پێشکەوتەکان تیابوون لە ناحی تەکنۆلۆژیا و بەکارهێنانی تەکنۆلۆژیا، ئێمە وەکو بازانێک چوینە ناو تەکنۆلۆژیاوە. لەو بازانە تۆ فەراغێکی زۆرت هەیە کچکە شتەکە هەنگاو بە هەنگاو وەرت نەگرتووە، بەڕاستی شەوەریەگری بە هەڵە شەوەریەگری. ئەمە وای کردووە ئەو پەروەردەیە تەبعەن ئێمە تەنیا پەروەردەی منداڵ لە ناو مەکتەبانیە، ئێمە نابێ بیرمانچێتەوە یەکەم قوتابخانەی مناڵ ماڵەوەیەتی، یەکەم مامۆستای منداڵ دایکێتی. بەڵام کلێنێکی زۆر ئێستا لە پەروەردە هەیە لە پەروەردەی منداڵ، نەک پەروەردە و وەزارەتی پەروەردە، لە پەروەردەی منداڵ لە خودی خێزانەکانە سەرەتا با ئێمە باسیەوە بکەین بەداخەوە بەکارهێنانی زۆری تەکنەلۆژیا، ئەم بازان و تەفرە وراسی کە لە ناو تەکنەلۆژیا دروست بوو، ئەمە وای کردو خێزانەکان ئەوەندەی مۆبایلەکەیان هاوڕێی دایک و باوکەکەیە، ئەوەنەی مۆبایلەکە یەکەم خۆشەویست و عشقی دایک و باوکەکەیە، عشقی یەکەمیان مۆبایلەکەی منداڵەکانیان نین. منداڵەکانیش بە هەمان شێوە مناڵەکانیش بە هەمان شێوە کەچی سەردانی خێزانێگەکەی دەبینی هەرێکە مۆبایلێکی بەدەستەوەیە. ئێمە لەو دانیشتنە کۆمەڵایەتی جاران کە چێژمان لێ ئەبینیم کە لە ناو خواردنێکە چەندان لە ناو خێزانەکە چەندان کێشە و گرفتی ئەو خێزانە لەو کاتا بازەکرا، لە دانیشتنێکی شەودا خێزانەکە کە کۆ ئەبۆ باوکەکە ئەگای لە مناڵەکەی بوو لێ پرسی ئەمڕۆ کوڕم چیت کرد کچم چیت کرد، دایکەکە بە هەمان شێوە ئەم دایک و باوکە کە پێکەوە تەکمیلەی یەکتریانەکە تەواوکاری یەک بوون بۆ پەروەردەکردنی مناڵەکان ئێستا بەداخەوە ئەوە نەماوە. تەنانەت میوانداری ژۆکو جاران میوانداری هەم خاوەن ماڵ و هەم میوان خەریکی مۆبایلە. ڕەحمەتە لێوێ زۆر ڕاستە ئەچی بۆ ماڵەکە جارێ داوای هیچ لێ ناکات، ئەڵێ زەحمەت نەبێ پاسوەردی ئینتەرنێتەکەتم بەری بەداخەوە. ئەمە وای کردو من خۆم زۆر جار کە چوین بۆ ماڵان ینی کە دانیشتوینیان خۆمان هەر لە ناخێزانی خۆشم ئاوا سەیرێکم کردەوە پێکەنینە هەرێکە بەس مەشغوڵە کەس بیری قسەکردنی نییە، یعنی وای دیاتۆ تەنانەت ئەو کاتە مۆبایلەکەدان ئەگەر پێکەوە بەداخەوە تەماشای درامایەک بکەن کە دراماکانیش هەمووی درامای تورکین کە کەلتورێکی وڵاتێکی کە بە زۆر هێنراوەتە ناو وڵاتەکەی ئێمە. تۆ تەماشاکە دایک و باوک لە پەروەردەکردنی منداڵیان دوورکەوتونەتەوە، منداڵ لە نزیکبوونەوە لە دایک و باوک دوورکەوتۆتەوە، لەبری ئەوەی دایک و باوک ببێ بە هاوڕێی مناڵەکانی لە کێشە و گرفتی مناڵەکان کۆڵێتەوە، مناڵ بەهۆی مۆبایلەوە هاوڕێیەکی بۆ خۆی دروست کردووە لە مۆبایلەکەیە
نایناسێچکەیە دەموچاوی نەدیوە نازانێکیە تەنها لە ڕێی قسەکردن و چاتکردنەوە یەکتر ئەناسن ئەمە بەڕۆ هەڵەیە بات بەرەو هەڵدێری ئەمە نازانی ئەمە کێە بە قسەی زل و قسەی جوان و قسەی ڕازاوە و پڕگوڵ و گوڵزار بە تایبەتی کچ بەداخەوە ڕای کێشێ بەرەو خۆی ئەیش فەراغیە هەموو مناڵێک فەراغیە چ کچ بێ چ کۆڕ تۆ کێ ئەبێ ئەو فەراغە پڕکاتەوە بێ دایک و باوک فەراغەکە پڕکاتەوە لە مەکتەبیش مامۆستا فەراغەکە پڕکاتە کە تۆ دایک و باوک ئەو کەلێنە گەورەی بۆ مناڵەکەیت بەجێهێش مەجای نییە بە مناڵەکەی دانیشێ کێشەکەی خۆی بەباسکە نەبوو بە هاوڕێی مناڵەکەی نەبوو بە هاوڕێی کچەکەی و تایبەت لە تەمەنێکە کە زۆر زەڕورە دایک و باوک نزیکترین و یەکەم هاوڕێی کوڕ و کچەکانیان بن تاوەوە لە مناڵەکانیان بکەن مناڵەکان هەموو کێشە و گرفتەکەی کە لە دەرەوە تووشیە بێ بۆ ئەوانی باسکە چکە کەس لە دایک و باوک دڵسۆزتر نییە بۆ مناڵەکان ئەگەر تۆ ببی بە هاوڕێی مناڵەکەت منداڵەکەیت کێشەکەی کە تووشیە بێ بۆ دایک و باوکەکەی باسەکە ئەگەر دایک و باوکەکە بە دڵێکی گەورەوە گوێ لە مناڵەکە بگرێ لێ تووڕە نەبێ یەکسە پێی نەڵێ نەخێر ئەمە چۆن ئەبێ ستۆپ بکە تۆ نابێ من دایکتم ئەو بۆ شێوازە قسەم لەگەڵکەی گوێی لێ بگرە ڕێنمایی بکە ببە بە هاوڕێی ئەو کاتە مناڵەکە زۆر بە خۆشحاڵی و گوێت لێ ئەگرێ و دایکەکە مناڵەکەی خۆی بەرەو لا ڕێنابە بەڵام کە تۆ دەرگات لێ داخست گوێت لێ نەگر لە بری ئەوی گوێ لە مناڵەکە بگری گوێ لە مۆبایلەکەت بگریت و تەماشای مۆبایلەکە بکەیەوە بەداخی شەوە شتێکی تریژاڵم زۆر جار منداڵ دایک و باوکەکە بینێ لە حاڵەتی هەڵایە بەوەی مۆبایلەکەەوە بەداخەوە کە ئەوڵم پێشم ناخۆشە منداڵ دایک و باوکی خۆی ئەبینێ لە حاڵەتی هەڵایە دایک و باوکەکە داوە لە مناڵەکەکە ستری هەڵەکەی بۆ بکە ئەی کەواتە چاڕێکی لە مناڵەکەکەی کەواتە ئەم تەکنۆلۆژیا هەڵەی کە بە هەڵە هاتووە و بە هەڵە بەکارێنین کە زۆر شتی چاکی تیا ئێمە ئەتوانین بەڕێ ئەم تەکنۆلۆژیاوە ببین بە عالم بەڵام بەداخەوە ئەوەندەی لایەنە سلبیەکەی کە تیا بەکارێنین لایەنە ئیجابەکە بەکارێنین ئەمە وای کردووە لە پەروەردی مناڵەکانمان دوورکەوتوینەتەوە لەو ناحەیە مناڵ چی ئەکا تووشی هەڵەیەکە بێ مناڵ چی ئەکا پەنا بۆ کەسێکی دەرەوە ئەبا کەسە دەرەوەکە خوازانی ڕاستە دڵسۆزێتی یان دوژمنێتی مەجبور کە بەرەو کەسێکی تر چوو گوێی لەو گر هەموو شتێکی بە قسە کرد لە لەحزەیەکە ئەگەر وای دانین بە داوای لەبرنەوە ئەو قسەیەکە من ئەمێ زۆر بەڕاشکانەوەکو کەسێکی پەروەردەی قسە بکەین بەرنامەکەی جەنابیشت هەم ئێوە سەر بەڕێکخراوێکی یەکێتی ئافرەتانن کە لە کێشە و گرفتی ئافرەتە کۆڵەوە ڕاستیەکان چین هەمیش وەکو بەرنامەیەکی پەروەردەی با ئێمە ڕازگۆ بین ڕاشکانە قسە بکەین بۆ نمونە باسی باخانیم بکەین باسی کچێکی کیژۆڵەی جوان بکەین چۆتە بۆ نمونە چواری ئامادەی لە مەرحەلەیەکی مناڕەتیەوە چۆتە چواری ئامادەی هەز بە بوونی خۆیەکە هەز بە تەکوینی خۆیەکە لە تەکوینێکی جوانە لە ماڵەوە سیرەکە بەڕێگایە ڕوا شتێکی زۆر ئاساییە زۆر گرنگە هەنگاو بە هەنگاو لەگەڵ کوڕێک مەسەلەن عجابی خۆی بۆ ئەو کچە دەرەبڕێ کچەکە سیرەکە لە ماڵەوە کەس گوێی لێ ناگرێ فەراغێکی زۆری هەیە کەس نییە هیچی پێ بڵێ کوڕەکەش پێڵێ تۆوا جوانی تو ئەوی یعنی باوەڕ بەخۆی ناکات ڕاست من وام ئەی بۆ لە ماڵەوە گرنگیان پێنایەن تۆ بڵێ ڕاستکەم پەنا بۆ کوڕەکەوە کە پەنای بۆ کوڕەکە برد پاش ماوەیەک سیرێکی وردە و دەلەوانێ ئەو کوڕە کەسێکی ڕاستگۆ نەبێت بەداخەوە ئێڵم چکە ئێمە بەڕاستی وڵاتەکەمان کەڵی دواکەوتین ئەوەیە دواکەوتوەکانمان بە ناوی خۆشەویستیەوە کچەکە بەرەو غەڵەت ئەبا وردە وردە کچەکە بەرەو غەڵەت ئەبا وای لێت ئەمە کێشەکان گەورە دەبێت وەختێک دایک و باوکەکە بە ئاگادێنەوە کچەکەیان کەوتۆتە ناو ئاگرێکە و پێوەی ئەسووتێ لەم حاڵتا کچەکەی خۆی بەرەو کوشتن ئەچێ بەرەو چی بڕوا یا ئەبێ ڕاکات یا بێ خۆی بکوژێ لەبەروی بۆچی لەبەروی دەرگایەکی تری لە ناو ماڵەکەی لێ نەکراوتە لە ناو خێزانەکەی کە یەکەم دڵسۆزین ئەگەر دایک و باوک دڵسۆزی مناڵەکەی بن کچەکەی ناگاتە ئەو حاڵتە ئەمە وای کردووە بەڕاستی ئەمە وای کردووە کە کێشەی کۆمەڵایەتی زۆرترین کێشەی کۆمەڵایەتی منداڵەکان لە بری ئەوەی لە ناو ماڵەکانە حەلیکەن ئەیهێنە ناو حرەمی مەکتەبە و کێشەکان لە ناو حرەمی مەکتەبە ئەخۆڵقێت و ڕۆیە بۆچی لەبەروی حاڵەتێکی تریش هەیە زۆربەی مەکتەبەکان توێژەری کۆمەڵایەتی تیا توێژەرەکەی گوێی لێ ئەگرێ مەجبورە کە تووشی کێشەکە ئەبێ و بەڕێوبەری ئێستاش بەڕاستی من بە سوپاسەوە پیانەڵێم دەستی ماندووبینی هەموو بەڕێوەبەر و مامۆستاکانە گوشم کە زۆر زۆر هیلاکەن بەپێی ئەم بەرنامە تازەیە ئەڵێ بێ ئاگاو لە تەلەبەکە بێ بۆچی بێتاقەتە دقە بە دقە بێ ئاگاو لە هەموو تەلەبەیەک بێ کە بەڕێوبەرەکە ئەبینێت تەلەبەکە بێتاقەتە یا بە وردی متابعەیەکە سیرەکە لە پۆلەکە ئەم تەلەبەیە غائیبە و نەهاتۆتە دەرسەوە بەڵام وجودی لە مەکتەبەکە هەیە ئەگەر هەموو کون و قژبنی مەکتەبەکەی بە دوایە گەڕاوە ئەگەڕا جاران وان نەبوو بەڵام ئێستا ئەم بەرنامە تازەیە ئەڵێ بێ کەسەکە بنیاد نیت ئێمە مەجبورە کەسەکە بۆ شێوازە بنیادانێ کە ئەگەڕێ مەسەن سیرێکە کیژۆڵەیەکە دانیشتۆ بێتاقەتە ناتوانێت بچێتە دەرسەوە ئەترسێ کلی ئەکۆڵێتەوە سیرەکە تووشی کێشەی کۆمەڵایەتی بووە دەمەفروزە ئەو بەڕێوەبەرە لێ نەکۆڵێتەوە بۆیە ئەو دەوری دایک و باوک بێ بەڕێوەبەری ئێستا زۆر هیلاکە من ئەڵێم
لەبەری دەوری دایک باوکە بینێ دەوری تۆژەرە بینێ دەوری بەڕێوەبەرە بینێ یعنی فەقیرە دەوری دایکە بینێ نازانێت چی بکە ئەبێ پەنا بەرێتە بەر خێزانی خوێندنگەکە کە لە زمنیان ئەوان مشریفەکانەکە پێیانن هاوڕێی ڕەخنەگەر لە زمنیان توێژەرەکەیە ئێستش بەداخەوە ژماری توێژەرمان ئەوەندە زۆر نییە کە ئیکتیفا بێ بۆ هەموو مەکتەبەکان بەلانی کەمەوە هەر مەکتەبێک سێت بۆ 4 توێژەری ئێمە مەکتەبی وامان هەیە ژماری خوێندکاری 890 خوێندکارە یا قوتابیە چۆن بە توێژەرێک بەڕێوە ئەچیە توێژەرێک ناتوانێت تۆ مناڵی خۆ 2 مناڵی 3 مناڵەت هەیە ناتوانانی فریان کەوت و مشکلەکەی بۆ هەڵکەی چۆن توێژەرێک بەتەنیا ناتوانێت فریای ئەو هەموو کەسەکەی کەواتە چارەسەری ئەم بارودۆخانە بۆ چی گەڕێنەوە چی بکرێ بۆی چارەسەری ئەو چارەسەرەکان فەراغا دەرونیەی تەلەبە بکرێت بەڵێ یەکەم پێش هەموو شتێک ڕاگەیاندن کە بەبێ ئیجازە ئەچێتە ماڵانەوە ئەبێ بەخۆیان ناپشنەوە ئەبێ بەڕاستی کۆنتترۆلی ئەم مسلسلە تورکیانە و ئەم مسلسلانە بکە کە مناڵمان ئەوەنە بەلای بەڕێگەی غەڵەتە ئەبات کە زۆر شتێ وردەکاری من نامێت لەوانێ نەشمێ باسی کەم لەبەر احتیرامەن مەسەن بۆ هەندێک کێشەکە بەسەر قوتابیان و خوێندکارانەیە بەڵام زۆری سەبەبەکە ئەو درامە تورکیانەیە ئەبێ کۆنتترۆلی ئەو درامانە بکرێت ئەمانە بەدیلیان هەیە ئەگەر تەماشای هەموو کەناڵەکان بکەین بەگشتی بەرنامەی زانستی زۆر کەمە وەختی خۆی بەرنمەیە کە بۆ پیان و ئەلعلم للجەمیع هەمومان ئەمان زانی هەموو خێزانەکان کە چوارشەممە ئێوارەی چوارشەممە هەم بەدیار ئەم بەرنمەیە و دانیشین زانی چی تازەی پێ زانیاری چی کەی پێ بەرنامەی خێزانی هەبوو عالم الئوسرە ئێستا ئەوانە لەکوێن بەرنامی پەروەردەیی کام لە کەناڵ ئێستا بەرنمەیەکی تایبەتی پەروەردەیی هەیە ڕۆژانە هەیبێ باسی ئەو کێشە و بردانی ناو مەکتەبەکان بکە من خۆمێکێکم لەو کەسانی کە چەند جار خوازیار بۆ متمە خۆزگە بەرنمەیەکم لە ناوی لە کەناڵەکاندا ئەبوو ڕۆژانە باسی کێشە و گرفتی تازەی مەکتەبەکان بکەین چارەسەری بخەین دەستخینە سەر برینەکان بم بەرنامانە ئەو تۆ لێرەیە لە کەناڵەکانەوە بەبێ ئیجازە ئەچیتە ناو مێشکی کەسەکانە و شتێک ینی شتێکە فێرکردن هەنگاوێکت برد نەپێش دوو دایک و باوکیش بەڕاستی ئەبێ بەخۆیان ناپچنەوە ئەبێ بزانن لە خێزانەکان تەنزیمی خێزان هەبێ ئەبێ بزانی کەی مۆبایل بەکارێنی باش شەوانە بەڕاستی بایتر لە سەعات 9 یا لە 8:30 مۆبایلەکان داخرێت و خۆیان تەرخانکەن بۆ مناڵەکانیان با دایک و باوک مناڵی لە 3 ساڵە و 2 ساڵە لەبەر ئەوەی کە بێدەنگ بێت و خۆی زیاتر مەشغوڵی مۆبایلەکەی بێ ئایپاتێ نەهاتە دەست مناڵەکەی تۆ لە مناڵی و ئایپاتێکی یتە دەست لەبەری ئەوی خۆت پەروەردەیکەی مناڵەکە دوا لێ کردووە لەگەڵ ئایپادەکە پەروەردە ئەبێ کە چەند نەک تەنیا لە ناحی پەروەردەی ئەمە زەرەری هەیە لەوانەیە چەند ساڵێکی تر هەموو مرۆڤ سەری ئاوا دەرچێ مرۆڤەکان کە لە دایک ئەبن باڵان کورتە بێ ملیان شکاوە ئەبێ بەرەو خوارەوە ئەوە من ئەم قسەیە لە خۆمەوە ناکەم ئەمە زانستیانە بڵێ کە زانەکان ئەمەیانین کردوڵێت لەوانەیە دوای 20 ساڵێکی تر شکڵی مرۆڤ بگۆڕێ شێوازەکەی وای دەبێ باڵای کورت و پشتی چەماوە بێت لەبەرەوەی لە نەتیجەی چی ئەمە دروست دەبێ لە نەتیجەی ئەوەی کە منداڵەکە 2 ساڵە سێرەکەی ئایپاتێکی یتە دەست و بەس لەبەرەوەی نەگری مەشغوڵ بێ بۆی دایکەکە خێرا ڕێزم هەیە بۆیان مەشغوڵی مۆبایلەکەی خۆی بێخسە لەگەڵ ئەم کات و باوکەکە بە هەمان شێوە واز لەوە بێنن بگەڕێنەوە بۆ مناڵەکانتان ئەمانە جەرگی ئێوەن وازیان لێ بێنن چکە سبەینی هەر ئەویش ئەبێ بە ڕەفیقی ئەو مۆبایلە تۆ کە پاکت کەوت و پێویستە بە مناڵەکەت بوو وەڵامت نایەتەوە چکە خۆشەویستی دروست نەکردووە لە ناخیا کەواتە بەرنامەی پەروەردەی دایک و باوک ئەبێ بگۆڕێ و بە هەمان شێوە لەگەڵ ئەمانە زائیدەن ئەم پەروەردەی ئێستا وەزارەتی پەروەردە دایناوە ئەگەر ئەمە هەمووی پێکەوە کاری لەسەر بکەین ئێمە توانین لە داهاتوە نەوەی پەروەردە و تەندروست بێنینە ناو کۆمەڵگە. بەڵێ خاتوشنە نووری عەبدوڵڵا سەرپەرشتیاری پۆلی کارگەڕی و شارەزار لە کارگەڕی زۆر خۆشحاڵم کەوام ئێوارێ لەگەڵ ما بوویت هیچ شتێکی دیکەت هەیە گەر بتەوێت بە دایک و باوکان یاخۆت بە خێزانی بڵیت؟ زۆر سوپاس من لێرەوە داوا لە هەموو دایک و باوکانەکەم بە ئەگەیانە مناڵەکانیان بێ با زوو سەردانی قوتابخانەکان بکەن ئەگەیان لە کێشە و گرفتی بێ با لەگەڵ بەڕێوەبەر و مامۆستاکانە لە نزیکە و کۆنتاکتی بەردەوامیان هەبێ تاوەکو پێکەوە بتوانن ئەو پەروەردەی تەنیا بە مامۆستا بە مەکتەب ناکرێ و تکاو جارێکی تر دایکان و باوکان کێشە خێزانەکانتان مەبەنە ناو مەکتەبەوە تکاتان لێ ئەەکەم ئێستا ئەوەندەی دایک و باو کێشە خێزانەکانی خۆیان دەبەنە ناو مەکتەبەوە و بەڕێوەبەر و یاریدەدەرەکان بە کێشە تایبەتە زۆر تایبەتەکانی ناو خێزانەوە سەرقاڵەکەن
ئەوەندە ڕێگەنیان بە بەڕێوبەرەکەەوە خەریکی کارەکانی خۆی بێ. من ئەمە لە نەتیجەی بینینی ڕاستەقینە کە بە چای خۆم لە ناو مەکتەبەکانە دیمە بۆیە ئەم قسەیەکەم. تکایە کێشەکانی خۆتان بۆ ناو خۆتان بێت، تکایە دایک و باوکە کێشە دەبێت لە بەرچاوی مناڵەکەت باسیمەکە، فێری ئەو بە تایبەتمەندی بە کێشەکانت بە ڕێزی دایک و باوکی گەورەی دایک و باوکی لە چای منداڵەکانە هەر بمێننەوە. زۆر باشە خاتوشنەوە، زۆر بەخێر بێت بۆم ئێوارێ. سوپاس بۆ زانیاریانێکەوە بە ئێمەت بەخشی و گۆڕانکاریانێکەوە لە پەروەردەی ڕووداوە و ئێمەت لێ ئاگادار کردەوە. زۆر سپاسی بینەرانی شەکەم کەوا تاکو ئێستا لەگەڵ مابوون. بە هاوکاری ڕێکخراوێکی ئافرەتانی کوردستان ئێواری سلێمانی ئەم جارم پێشکەشکردن. تاکو بەرنامەیەکی تر هەر شادمن.